خاوەن تا ئەم دەقێشکە من قسەی تێدا دەکەم هۆکاری ڕاستەقینەی ڕووداوەکە نازانرێت. هێزە ئەمنیەکان پۆلیس ئاسایش بەرگری شارستانی ئۆپەراسیۆن لێرن بۆ زانینی هۆکاری ڕاستەقینەی ڕووداوەکە. ئەم ماڵی کە لە پشتی منە گەر هاوکارم محەممەد بتوانانی پیشانی بدە سعات 4 بۆ 5 ڕووداوەکە تێیدا ڕووی داوە بەهۆیەوە 3 کەس گیانیان لە دەستداوە 3 کەسی کەش بریندار بوون ئەوانێکی گیانیان لە دەزاوەک لە هەواڵەکە وتت دایکێک و 2 منداڵن تا ئێستاش تیمەکان سەرقاڵی لێکۆڵینەوە کاک سامان سابیر دراوسی ئەوانە نزیکە ماڵەکەیان نزیکە لە یەکەوە لە کاتی ڕووداوەکە یەکسەر گەیشتۆتە شوێنی ڕووداوەکە و من دەمێت زانیاری زیاتر لە کاک سامان وەربگرم. کاک سامان ئەگەر بێ ئێرە سوپاس دەکەم. کاک سامان ڕووداوەکە چۆن بوو کەی بوو بە دیاریکراوی ئێوە چیتان بینی؟ بەخێر بێن تقریبا ساعت 4:05 دەنگەی زۆر بێزات هاتمە دەرێ هیچ دیارن بوو هاتی نەدەرێ لەو مارە ئاگرداتە دەرێ چاومدا ئەو سەقفە بەس ئاگلیدا 5 نەفەرمان دەرینان دویان باش بوو 3شان بریندار بوو 3شان گیانیان لە دەستدا بەداخەوە. باش ئاگرەکە لەم شوێنی خەیاتیە بوو یا لە ماڵەکەی تەنیشت؟ وڵڵاهی من نازانم بەس دوکانەکە لە هەر چادوری ئاگری لێ برندە بوو ئێستاش نازانین چییە ئاگری لێداتە دەرێ و بەس خۆمان فیدایی کرد هەر کۆشێ بێ ئەو 5 نەفەرەمان هینا دەرێ. چیە بوون ئەوانەی لە ناو دوکانی خەیاتیەکەی بوون لە ناو دوکانی بەرگ درۆکە بوون؟ یەکیانەوە جیرانیان بوو کچی کاک سەربازی ئەوەی دیشیان خێزانی مەلا محەممەدی و نەوەکەی بوون ئەو دوانە ئەو سیانە بوو گیانیان لە دەزانی ژنێک بە خۆی و نەوەکەیەوە منداڵێکی ئەو ماڵی دراوسێ بەڵێ کاک سەربازی کچەشی جاهێر بوو. ئەوانەی کە بریندار بوون کێ بوون؟ ئەوان هەر ژن ئەوانی ژن بوون خێزانی کاک محەممەدی بوو خەیاتەکە بوون بەس باشنەوە باسیەوەت کرد کە ئاگریان گرت بوو ئەیبنەبی ئاگریان لێ برندە بوو 3 نەفەریان هەم قالبیانەوە یەشا تا خوێنی لە چاویداتە دەرێ بلۆشی بەسەری کەوت. باش ئێوە چۆن لە ناو ئاگرەدا توانیتان ئەوان ڕزگار؟ هەر کۆشیە بین ئینسانیەتە دەبی ناکرێت و لە کابرا لە پێ ساعت بسووتێ نانهینێ دەرێ دەیدیش خوا ڕحمی بەمەش کرد و بانەش کرد و بریاوە باو کارە ساتە ئەوها ڕووینەدا بە بۆ شێواز ئەوانەی باسییان لەوە کرد کە دوانسیانێکان کەوتبوونە ژێر دار و بەرد و ئەوانە ئەوان چۆن دەرهێنرا؟ ئەوان نەدیتمانن نە هیچ چینەکە ئەوانیشمان دەردینا یەکشت نادیت سیەکانم خەپات بووینە هەناسم پێ نادرێ هیچ ئەوانیشمان دیت بادەما بەس هەموو دیواری بەردی ڕووخا بوو بەس کۆشێبی ئەوانە کەت بوونێ بنێ یان تەواو نەکەت بوونێ بنێ دیار بوون ئەوانەی کە دەرتانێ ئەوانەیە ئەو کرد بوون ئەو مابوون دەست خۆش چاوین بەخێر بێن سەر چاو خاوەن بەڵێ 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 کاک سامان هاوکارم خاوەن دەپرسێت ئەو شوێنی بەرگ درۆکە بەس ژنی تێدا بوو وایە یان ئەو ماڵی دیکە کەسی تێدا بوو ماڵەکەی تەنیشتیان؟ هەموو تێدا بوو ماڵی تێدا بوو بەڵێ پیاویان لەلا بووە ماڵەکە یان بەس ژنەکان لەو بەو خوای نازان بەس ماڵی تێدا ئەو کاتی لەوێ بووینە لەوێ نەبووینە نازانم بەس کە کارە سادەکەم دیت ئاگر لەو مارێ برندە باش بەخێر خاوەن با من هەندێک وردەکاری دیکەت پێ بڵم ئێستاش ئەگەر لە دیمەنەکە دیار بێ هەرچەندە تاریکە تیمەکانی ئاگر کوژێنەوە ئاگر هەیە لەسەر و ماڵە خەریکندی کوژێنەوە ئەم ماڵی سەر ڕوکنەکە لەسەر بەیتونەی ئەوان تەقینەوە کە ڕوویداوە نازانرێت درۆنە تەقەمەنیە غازە چییە نازانرێت چکە تیمەکان سەرقاڵی لێکۆڵینەوە ئێمەش نازانین و پێیان نەگوتوین کە هۆکاری با بڵێن تەقینەکە چییە ئەمانەی کە گیانیان لە دەستداوە لە تەنیشتی دوکانێکی بچووکی بەرگدرو هەیە لە ناو ئەو حەوشەیەدا ئەم ژنانە لەوێ سەرقاڵی دوورینی جلوبەرگ بوون جلوبەرگ و شتیان دووریوە بەهۆی باڵە ڕێک ئاوایە قوربانیەکان لەو ماڵەدا نین کە ئاگرەکە یا تەقینەکە لەوێ ڕوویداوە باڵکو لەو دوکانی بەرگ دروون کە سەرقاڵی دوورینی جلوبەرگی خۆیان بوون و خافڵ و بێئاگا بوون لەوەی کە شتێکی ئاوا ڕووبدا بەڵام لە پڕ کە تەقینەکە لەسەربانی ئەو ماڵە ڕوویداوە دیوار و ئاگرەکە هەمووی کەوتۆتە سەر ئەم دوکانی بەرگ درووە کە کەوتۆتە سەر دوکانی بەرگ درۆکە دوکانەکە سەقفەکەی فومە لەگەڵ فومەکە ئاگری گرتو یەکسەر
بەرد و بلۆک و دیوار و هەمووی کەوتە بەسەر ئەم ژن و منداڵانەدا کە لێوێدا بوون بەڵێ خاوەن LPG لێ نییە ناشزانرێ ئایا بتڵی غازە پاشماوەی تەقەمەنی تێدا بووە ئەو ماڵەیە چەک و شتی لێ بووە تەقیوە یاوە تا درۆن لێداوە لەبەر ئەوەی تا ئێستاش تاکەمێک پێش ئێستاش ئاگر و دووکەڵ هەبوو خۆشت ڕەنگە بینی بێتەدا ئاگر کوژێنەوە ئاگرەکان بەڵە بەڵە خاوەن دەنگەکەی زۆر بەرز بووە لە تەواوی یعنی لە بەشێکی زۆری گەڕەکەەکانی حاجیاوە خەڵک بیستویەتی ئەم پیاوە لێرە بووتی من ماڵم زۆر لە خوارەوەی لەگەڵ دەنگی تەقینەکە بینیم کە دووکەڵ هەڵدەستێ لەگەڵ دووکەڵەکە هاتبوو بۆ ئێرە مۆلیدەی هەیە لێرە وایزانیوە ئاگر لە مۆلیدەوانە بەربووە هاتووە کە بینێتی ئێمە ڕووداوەکەیە ئەوانەی کە دەرهێنراونەوە زوو دەریان هێنراوەتەوە بریندارەکان بوون یعنی ئەوانێکی گیانیان لە دەستداکەوتونەتە ژێردار و پەردووەوە هەتا دواتر زانیوانەکە ئەمان لەژێر ئەم ژنە و منداڵە لە ژێردار و پەردوودان دەریان هێناونەوە ینی زیانەکان یا بریندارەکان و ئەوانەشی کە گیانیان لە دەستداوە لەو دوکانی بەرگدرۆ بوون ماڵەکە کەسەکانیان سەلامەتن بەڵام لەگەڵ تەقینەکە ڕوویداوە هاواریان کردو و خەڵکیش بەهانانەوە هاتوون و تیمەکانیش لەگەڵ ڕووداوەکە گەیشتونێتە ئێرە